بەشێک لە کاسبکاران و هاوڵاتیان لە دەربەندیخان و ڕانی و قەڵاتزێ دژی جێبەجێکردنی قەدەغەی هاتوچۆ لەلایەن حکوومەتەوە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا خۆپیشاندانیان ڕێکخست. لایەنە پەیوەندیدارەکانی ژاسانکاریان بۆکردنەوەی دوکان و بازاڕەکان کرد. دوای ئەوەی بەهۆی مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم ڕایگەیاند لە 1 مانگەوە بۆ 6 مانگ قەدەغەی هاتوچۆ لە سەرجەم پارێزگاکانی هەرێم دەخاتە بواری جێبەجێکردنەوە. لا کاردانەوەی ئەو بڕیاردا شەوی ڕابردوو لە هەر سێ شارۆچکەی دەربەندیخان و ڕانی و قەڵاتزێ هاوڵاتیان و کاسبکاران چوونە سەر شەقام و دژی بڕیارەکانی حکوومەت ناڕەزاییان دەربڕی. یعنی 6 ڕۆژە سوێن بەخوا من ئەمڕۆ لە گەراجا ئیشم کردووە، یعنی بەیانی دانیشم 6 ڕۆژ دەریش نەکەم. ئێتۆ بتوێ من بکوژی یا ئەتوێ من بپارێزی. ئەگەرم پارێزی کاکە ماڵەوە بێ مەپارێزە سوێن بەخوا کۆرۆنا بکوژێتەوە باشترێکە محتاج بم. ئەگەر ناتوانێت موچێ خەڵکە بە هاوکاری خەڵکە بکە دوکانیشی بێدانەکە خەڵک وازی دەبێنە خەڵک بە کۆرۆنا ئەمرێ بە هەرچی ئەمرێ وازی دەبێنە خەڵکە چیەکە بۆ خۆی بابیکە. ئەگەر قەرارە کۆرۆنا بوونی هەیە ئەمشەو هەمووی لێرە لە بەردەم قامێتە هەمووی گرتوێتی. کاسبکاران داوایان کرد حکوومەت ڕێگەی کردنەوەی دوکان و کاسپیان لێ نەگرێت و بازاڕەکان کراوە بن بەهۆیەوەی ئەو ڕێکارانە ژیانیان زەحمەت دەکات بە تایبەت دوای ئەوەی پێشتر بۆ ماوەی زیاتر لە مانگێک هاوڵاتیانی کەرەنتین کرد. لێرەوە توە بەدەسەڵات بڵێین هاتووین کەسابەت و ژیانمان بژێوی ژیانمان لەسەر دوکان و بازاڕ و موچەخۆری حکوومەتین بەو کەرەنتینەیە سیاسیی کە دەستیان پێکردووە بژێوی ژیانی ئێمەیان خسۆتە مەترسیەوە بەڕاستی هەمومان کوڕی هەژارین هەمومان فەقیرین لە وڵاتە پێویستیمان بە ژیان. ئێمە چیکە بە درۆکانی ئێوە دوکانەکانمان داناخین، ئێمە کاسبی بۆ ماڵ و منداڵی خۆمانەکەین، درۆکردن هەتاکوکەی هەتا ماوین دشتانە وەستینەوە. خۆپیشاندەران بە پێویستیان زانی ڕێکارەکانی تەندروستی جێبەجێ بکرێن نەک ژیان لەسەر خەڵک قورس بکرێت. هاوکات خۆپیشاندەران باسییان لەوە کرد ئەگەر حکوومەت هاوکاری خەڵک نەکات و موچە دابەش نەکات با ڕێگریش نەکات لەوەی خۆیان بژیانن. پێشتریش پارێزگاری سلێمانی ئاماژەی بەوە کرد بوو ئەوان لەگەڵ ئەوەدان قەدەغەی هاتوچۆ درێژ نەکرێتەوە بەڵکو پێویستە هاوڵاتیان خۆیان ڕێنماییەکان جێبەجێ بکەن.